تەندروستی هەسارەی زەوی لە دۆخێکی مەترسیداردایە. بە گوێرەی توێژینەوەیەکی نوێی کۆمسیۆنی زەوی کۆمەڵێک زانای بواری ژینگەزانی بۆیان دەرکەوتووە چالەکیەکانی مرۆڤ هەسارەی زەوی کردۆتە زۆنێکی مەترسیدار بۆ ژیانکردن بە شێوەیەک لە کۆی 8 نیشانەی سەلامەتی هەسارەکە زەوی لە 7یاندا شکستی هێناوە. توێژینەوەکە ئاماژە بەوە دەدات سەرەڕای تێکچوونی ژینگەی هەسارەکە باهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەسارەکەمان ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی کەمی ئاو مادە خۆراکیەکان چاکردنەوەی سیستەمی ژینگەیی و پیسبوونی هەوا بۆتەوە. ئەمانش هۆکارێکن بۆ ئەوەی مەترسی لەسەر سەقامگیری ژیان دروست بکەن و دۆخی یەکسانی کۆمەڵایەتی خراپتر بکەن. توێژینەوەکە لە گۆڤاری نێچە بڵاو کرایەوە وەک گەورەترین هەوڵدا دەنرێت کە تاوەکو ئێستا ئەنجام درابێت بۆ دیاریکردنی پەیوەندی نێوان تایبەتمەندە گرنگەکانی تەندروستی هەسارەکان لەگەڵ هۆکارەکانی خۆشگوزەرانی ژیانی مرۆڤ. پرۆفیسۆر جۆن ڕۆکسترۆم یەکێک لە نووسەرانی توێژینەوەکە لەو بارەیەوە ڕایگەیاند توێژینەوەکە هەوڵێکە بۆ هەڵسەنگاندنی زانستی هەمەلایەنی تەواوی سیستەمی نێوان مرۆڤ و هەساری زەوی کە دەبێت ئەنجامی بدەن لەبارەی ئەو مەترسیانەی ڕوبەڕووی دەبینەوە. ئاماژەی بەوەشداوە گەیشتونەتە ئەو خاڵی کە من پێی دەڵێم خاڵی پڕبوون کە کۆتا توانای بایۆفیزیکی سیستەمی زەویمان بۆ ئەوەی لە دۆخی جێگردا بمێنێتەوە بەکارهێناوە. خەریکە دەگەینە کۆتا خاڵەکانی بەکارهێنانی توانای زەوی و ڕۆژ بە ڕۆژ زیانی هەتاهەتایی لەسەر هەسارەکە لە ئاستی جیهانیدا دەبینین. توێژینەوەکە چەند زنجیرە ئاماژەیەکی سەلامەتی و دادپەروەری بۆ هەساری زەوی دەرکردووە کە دەتوانرێت لەگەڵ چەند نیشانەیەکی جەستەی مرۆڤ بەراورد بکرێت لە بری لێکۆڵینەوە لە تەندروستی مرۆڤ وەک لێدانی دڵ، پلەی گەرمی و پەستانی خوێن. توێژینەوەکە لە بابەتە ژینگەیەکانی وەکو ڕێڕەوی ئاو و بەکارهێنانی فسفۆر لە بواڵی کشت و کاڵدا و گۆڕینی زەوی بۆ شوێنی نیشتەجێبوون دەکۆڵێتەوە. بە گوێرەی توێژینەوەکە دۆخی زەوی لە سەرجەم بوارەکانی تەندروستی هەسارەکەدا لە ئاستێکی خراپدایە. لەبارەی پلەی گەرمیەوە پێشتر وڵاتە پێشکەوتوەکانی جیهان هەوڵی ئەوەیان داوە پلەی گەرمبوونی زەوی لە نێوان 1.5 بۆ 2 پلەدا بهێڵنەوە. پلەی گەرمبوونی زەوی بۆ گەرمیە دەگوترێت لە دوای شۆڕشی پیشەسازیەوە لە سەرووی پلەی گەرمی هەساری زەوی ڕووی لە زیادبوونە و وڵاتانی جیهان کار بۆ ئەوە دەکەن پلەکە لەوە بەرزتر نەبێتەوە. بەڵام بە گوێرەی توێژینەوەکە بەرزبوونەوەی پلەی گەرمی زەوی بۆ ئەوەی مرۆڤ سەلامەت بێت دەبێت 1 پلە زیاتر نەبێت. ئەماش پێویستی بە هەنگاوی زۆر گەورە هەیە بۆ ئەوەی پلەکە بگەڕێنرێتەوە 1 پلە. لەوانەش کەمکردنەوەی سووتاندنی بەرهەمە سوتەمەنیەکان لە جیهاندا بۆی چیتر گازی دوانۆکسیدی کاربۆن نەخرێتە بەرگە هەواوە. بە گوێرەی توێژینەوەکە دەبێت لە 120 بۆ لە 125 ناوچەکانی نیشتەجێبوون بریتی بێت لە پارێک، باخچە، دار و درەخت بۆ ئەوەی سیستەمی ژینگەیی پارێزرا و سەلامەت بێت. بەڵام دوو لە سەرسی ئەو ناوچانەی سەرزەوی کە مرۆڤ تێیدا چالاکە شکستیان هێناوە کواڵیتی ئەم ستانداردە پەیڕۆ بکەن. یەکێکی دیکە لەو ئامانجانەی کە توێژینەوەکە باسی دەکات پیسبوونی هەوایە کە هۆکاری سەرەکی بەهۆی ئۆتۆمبیل و کارگەکانەوەیە. بە گوێرەی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەبێت لە هەر مەتر چوارگۆشەیەک تەنها 15 گردی پیس لە نێو هەوادا هەبن کە زیانێکی زۆر باسی و دڵدەگەێنن. بەڵام ئەم ڕێژەیە لە هەندێک لە ناوچەکانی زەوی زۆر بەرزە، بەتایبەت ئەو ناوچانەی کە ڕەشپێستەکان تێیدا دەژین. ئەمەشی بە نادادیەکی کۆمەڵایەتی لە جیهاندا وەسف کردووە. لەبارەی ئاوەوە توێژینەوەکە دەڵێت نابێت لە 120 ئاوی ڕووبار و جۆگاکان بەری بگیرێت چونکە کاریگەری لەسەر کواڵیتی ئاوەکە دروست دەکات و دەبێتە هۆی لە دەستدانی ژینگەی جۆرە جیاوازەکانی گیانلەبەران. بەڵام سێیەکی ڕووبار و جۆگەکانی زەوی بەهۆی دروستکردنی بەنداوەکانەوە ڕێگریان لێکراوە. جۆیتا گۆپتا هاوسەرۆکی کۆمسیۆنی زەوی و پرۆفیسۆری بواری ژینگەیی لە زانکۆی ئەمستردام ڕایگەیاند دکتۆرەکەمان دەڵێت هەساری زەوی لە کۆمەڵێک ڕووەوە زۆر نەخۆشە و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی خەڵکیش هەیە. ئێمە نابێت تەنها کار لەسەر نیشانەکانی ئەو نەخۆشیە بکەین، بەڵکو دەبێت هۆکارەکانیشی دەستنیشان بکەین.